ئەموە دوای 2 ساڵ 6 ساڵ ئەگۆڕێ ئەکشێتە حاڵەتی لە ئەنەجینەوە بێ بە کەتەجین ئەپوکێتەوە پیرە بێ چی لێت ئەوەرێ ئەجا مویەکی ترێتە شوێنەکەی قەنەفەیەکی تر بۆیاخێکی تر تەعمیرێکی تر لەم وەیە هەر مویەک ئەتوانێت 20 دانەجار تازە بێتەوە هەر ڕەحمێکی دایکە ئەمە کە ئەتوانێت 20 دانە مناڵ 10 دانە مناڵ 5 دانە مناڵ دروست کات و ئەلەم ڕەحمەوە بێتە دەرەوە بەڵام ئەگەر ئەمە نەما هیچ شوێنێکی تری لاشە نییە بتوانێت هیچ شوێنێکی تر لەسەر دنیا نییە بتوانێت یەک مووی بەسیتە بۆ دروستکە پاشان ئەم وەکەیەتە دەرەوە خۆشەویستەکەم لە دەرەوە بە کوتیکڵدا پۆشراوە ئەو کوتیکڵە لای من و تۆ مادەیەکی زۆر بە نرخە بۆ چونکە هیچ فاکتەرێکی کیمیایی فیزیایی کاریگەری لەسەری نابێت هیچ سەرماوگەرمایەک هیچ ئاوێک هیچ تیشکی خۆرێک ئەمە نابەزێنێ لەژێر ئەوە کوتیکڵمان هەیە یعنی چیە ئیماوەس ئەم وەش چینچینە بڵێ سبحان الله